مامۆستا شتێکی خۆشی هەیە فەرمێ جوانترین معنە کە لێکی یابێتەوە بۆ ئەم ڕۆژ و مانگە مامۆستا مەحبیە. لە ئەخیرا شعرەکەیتان بۆ خوێنمەوە چەندێکی تێگەن پیرۆزتان بێت. ئەفەرمێ وەکو ڕۆژ باسی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمێ وەکو ڕۆژ ئەو مەها لەو دوورە دەرکەوت لەمێوە ئەشک و ئاهی ئێمە سەرکەوت. ئەڵێ لە دوورەوە کە پێغەمبەری خوامان بینی صلی الله علیه و سلم ئێمە هاوارمان لێ بەرز بووە لە خۆشییان. بە جوان دیقەت بن لێرانەیە ڕۆژ و مانگ تێکەڵەکە. فەرمێ وەکو ڕۆژ ئەو مەها وەکو ڕۆژ ئەو مانگە وەکو ڕۆژ ئەو مەها لەو دوورە دەرکەوت لەوێوە ئەشک و ئاهی ئێمە سەرکەوت کە ئەو لێ و ددانەم دی بەجارێ لەبەر چاوم هەموو لەعل و گوهەر کەوت و نەوزیەکم شەوێدا گەیە سەرم و گوتی هەستە هەتا ودوا لەسەر کەوت لە چێ یارەب خەبەر پرسی بکەم من کە هەر کەس بۆ خەبەر چوو بێخەبەر کەوت دڵم وەک شێری بێشەی شعلە گرتوو لە سینەی پڕ لە سۆزم دەربەدەر کەوت بەتیر ئەمڕۆ دڕی وا هەرچی پێش هات خدا پێداوە هەر کەس بەرنەبەر کەوت. أقول قولي هذا وأستغفر الله لي ولكم والسلام عليكم ورحمة الله وبركاته.